لەم ساڵی ڕابردوودا لە سەدا 95 داهاتی عێراق پشتی بە نەوت بەستووە واتە داهاتی عێراق دەستی کەوتووە لە سەدا 95 پارەکەی لە ڕێگەی نەوتەوە بووە چەندە گرنگە ئێمە سەرچاوەکانی داهات هەمە چەشن بکەین ئەوە گریمان نەوت کەم بۆیە وەکو دەزانین لە سەردەمی کۆرۆنا لە 2 ساڵی ڕابردووە نەوت نرخەکەی هاتە سەر ئاسی سفر لە بازارەکانی ژیانە ئەنی چۆن خۆمان ئامادە بکەین بۆ ئەمە هەم عێراق و هەم هەرێمی کوردستان ئەم بابەتە گفتووەکەین لەگەڵ بەڕێز کارزان وەهاب کە بەڕێزیان شارەزان لە بواری یابووری لە سۆرانەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە کارزان سڵاو لێ بێم کاتەوە باش سڵاو لێ بێ ئەم کاتی جنابتان باش بانی بینەرانی کورسات باش زۆر سپاس کارزان چۆن ئێمە سەرچاوەکانی داهاتمان لە عێراق و لە هەرێمی کوردستانە هەمە چەشن بکەین پشت بەستن بە یەک سەرچاوی داهات پێدوانیە ڕەنگە کارەساتی لێ بکەوێتەوە لە ئایندەیە بێگومان ئێمە کاتێککە باز لە سەرچاوی داهاتەکەین لە هەر وڵاتێک نابێت سەرچاوی داهات تەنها یەک بابەتێکی دیاریکرااو بێت بۆ هەر کەرتی کوشتتوکاڵ بێ یاخود بڵێن کەرتی نەوت بێت پێویستە بیر لەوە بکەیتەوە کە تۆ سەرچاوەکانی داهاتت هەمە چەشن بن بۆیە کاتێک کە باز لە سەرچاوی داهات ئەکرێت ئەو بیر لەوە بکرێتەوە کە ینی داهاتی هەر وڵاتێک ئەگەر بێت و تەنها لە چوارچێوەیەکی دیاریکراوە بێت با بڵێن تەنها بەرهەمی نەوت بێ یاخود بەرهەمی کوشتتوکاڵ بێ یان کەرتی کوشتتوکاڵی بێت ئەمە کارەساتی گەورە دروست ئەکا بۆیە لە عێراق ئێستا تەنها ئەگەر ینی بۆ یەکەم جارە لە مێژووی عێراق ئەوە ڕووی نەداوە کە بۆ یەکەم جار ینی 4 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە هەناردە ئەکرێت ئەمە لە ساڵی 1970 بۆ هەشتا ئەم حاڵەتە ڕوویدا بەڵام گەشتە 3 ملیۆن بەرمیل نیو یعنی شتێکی لەو بابەتە تەخمینیان لەو کاتەوە ڕووی نەداوە لە دوای پرۆسی ئازادی عێراق ینی نەوتەکە هێواش واش کەمی کردەوە تا ساڵی 1900 بڵێن 900 بڵێن تقریبا لەو فترەی 2003 بەدواوە ئیتر نەوت کەمی کردەوە بەهۆی ئەوەی کە عێراق تووشی ئەو شەڕە ماڵوێرانکاریە بوو لەگە ئەمریکا باشە کارزان پێ وایە هیچ ڕێگەیە گیرا بێتە بەر بۆ هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات ئێمە پێش هەموو شتێک کاتێک کە باسی داهاتەکەین ئەبێ باس لە داهاتی هەمە چەشنی بکەین یعنی ئەگەر بێت و باسی عێراقەکەی عێراق لە ساڵی با بڵێن ساڵی هەشتاکان بۆ ساڵی هەفتا بگەڕێنەوە بۆ مێژوو لەو فترەیە لە ڕووی پیشسازیەوە یەکێ بوو لە هەرە وڵاتە باشەکان لە ناوچەکە بۆ نمونە دەرمانی عێراقی دەرمانی سامەرا ینی دەرمانی بوو تا ئێسەر ینی ناوبانگێکی باشی هەیە ماڵێک نەبوو لە عێراقا کە سەلاجە و مجەمیدە و تەلڤیزۆن ئەم بابەتانی عێراق تێنەبێ ینی کەرتی پیشسازی عێراق کەرتێکی زۆر بەرەو پێش بوو بۆ کەرتێکی زۆر باش بوو لە قۆناغەکانی دواتر هێواش ئەم کەرتە بەرەو لاوازی ڕۆی ئەگەر بین باسی گەنم بکەین مەسەڵەن باسی هەر گەنم بکەین لە کەرتی کوشتتوکاڵە لە کەرتی کوشتتوکاڵ کاتێک کە باسی گەنم ئەکرێ گەنم ینی سەرچاوەیەکی سەرەکی داهاتی عێراق بوو کە ئەیناردە دەرەوەش ینی هەناردەیە کرد ینی لە مێژووی هەمووی عێراقی نوێ و کۆنا ڕۆژێ لە ڕۆژان عێراق یەک دەنکە گەنمێکی نهێناوە تەنێکی گەنمی لە وڵاتێکی دیکەوە هەناردە نەکردووە بەڵکو بەردەوام هاوردەی ینی بە پێچوانەوە هەمووی هەناردە کردوتە دەرەوە ئەمە ئێستا پێچوانە بۆ تۆ سەیری بازارەکانی هەرێمی کوردستان کە سەیری بازاری عێراقکە بە شێوەیە لە شێوەکان هەر هەمووی بەرهەمی دەرەوەیە ئەمەش گرفتێکی گەورە ئەنێتەوە ئەگەر ئێمە باسی مەسەرن لە ڕووی کوشتتوکاڵیەوە باسی عێراق بکەین بزانین عێراق ئەتوانێت ئەگەر هەرنەوتی هەنەمێنێت ئەتوانێت سەرچاوی بەدیلی هەبێت وەکو داهات بێگومان ئەتوانێت چونکە ئەگەر تۆ باز لە ڕەگەزەکانی کوشتتوکاڵەکەی ڕەگەزی کوشتتوکاڵ خۆی لە خۆیان چییە ڕەگەزێک کە مەسەن تو بتوێت کوشتتوکاڵ بکەیت پێویست بە کەش و هەوا هەیە پێویست بە ڕووناچی هەیە ڕووناچیان تشتی خۆر پێویست بە خاکێ ئێمە جۆری خاچی باشمان هەیە لە عێراق لە هەرێمی کوردستانش بە شێوەیەکی گشتی ینی لە هەرێمی کوردستان ئەمە پلەی گەرمی مەسەڵەن نزممان هەیە بەرزمان هەیە بۆ بەرهەمهێنان بۆ بەرهەمی کوشتتوکاڵی لە هەمان کات لە عێراقشا ئێمە پلەی گەرمی بەرزمان هەیە ینی لە هەموو وڵاتێک ئەبینی خاکەیە بەڵام هەموو خاچێک ناتوانانی کوشتتوکاڵی لێ بکەی خاکەی بە کەلکی کوشتتوکاڵ نایە بەڵام لە هەرێمی کوردستان ئێمە جۆری خاکەکانمان خاچی زۆر باشن بۆ بەرهەمهێنانی گەنم بۆ بەرهەمهێنانی زۆربەی دانەوەڵەکان لە دنیایەکە هەیە ئەوجا ئەگەر بێت و بەرنامە ڕێژیە بکرێت کە نەکراوە تا ئێستا تا ئەم دەخێر نەکراوە ئەکرێ کەرتی کوشتتوکاڵ بەدیلێکی زۆر باشی کەرتی نەوت بێت یعنی تەنها ئەکرێت نەوت بۆ خزمەتکردنی کەرتەکانی دیکەی
کشتتوکاڵ و پیشسازی و گەشت و گوزاری ئەوانە بەکاربێ گریمان ئێمە ئەتوانین لە ڕووی گەشت و گوزار هەر ئەگەر نەوت هەر نەفرۆشین ئێمە ئەو کەسانی کە دێنە وڵاتەکەمانەوە بۆ نون لە کوردستان پێشنیارێکی جوان کرانە فترێن ئێمە تەریقەتی نەقەشبەندیمان هەیە لە هەموو دنیاوە خەڵک دێتە کوردستان کەوات ئەم هەموو گەشتیارێکە دێت ئێمە گەشتیاری ئاینیمان هەیە بەڵێ باشە کاکارزان بینە سەر باسی هەرێمی کوردستان یعنی ئەو ڕوانینی کە هەیە ئێستا بۆ کشت و کاڵ ئایا ئەتوانێت سەرچاوی داهاتمان بۆ هەمە چەشن بکە ئەتوانین وەکو سەرچاوەیەکی داهات لێ بڕوانین ئەگەر بەم شێوەی ئێستا کە لێ ڕوانین لەگەڵ کشت و کاڵەوە مامەڵی لەگەڵاکەین بەڵێ بۆنا لە هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە دیقەتی هەرێمی کوردستان بدەین لە ڕووی شوێنە جوگرافیەکەوەی زۆر شوێنێکی باشی هەیە بۆ کشت و کاڵکردن بۆ هەموو بەرهەمەکانی کشت و کاڵ وەکوتم ئێمە لە هەرێمی کوردستان منتیقی حاجی و مەران و باڵەکایەتی هەتا گاتە پێنجۆن ینی شوێنێکە بۆ هەنێ بەرهەمی کشت و کاڵی ئەبێت بۆ هەنێ بەرهەمی دیکە نابێت تۆ دەیتەوە سنووری هەولێر لە پارێزگای هەولێرە لە هەنێ شوێنی دیکە بەرهەمی باش ئەتوان بچێنیت لە شوێنی دیکە ناکرێت کەواتە ئێمە خی گەورە مەسەرەن سنوورەکەی وا بۆمان هین کردووە ئێمە ئەتوانین بە شێوەیەکی دیاریکراوە باشە سوود لەو کەشە بینین کارزان قسەکی من لەسەر ئەوە بوو ینی سروشتی خاک و ئاو هەواکە وەکو تۆ ژەماژۆ پێکرد سروشتەکە خوا پێیاوی نو هەیە مەبەستم لە ڕوانینەکەی مامەڵەکردنەکەی لەگەڵەیە ئەگەر ئێستا بچی تەعالوەکانی سلێمانی هەولێر دۆ شارەکانی تر ینی سانەوەی لە چەند ڕۆژی ڕابردووە ئێمە یەکێک لە بەرپرسانی ئالوەکان ئاماژەی بۆ کرد سانەوەی و بەرهەمانی کە دێ لە دەرەوە بۆمانە میوەکان تا ئێستاش ینی ئەم مامەڵی ئێستای حکوومەت لەگەڵ کشت و کاڵا هەمان ئەو مامەڵەیە کە ئێمە هەمان ئەو خواستەمان بۆی هەیە کە حەزەکەین کشت و کاڵی تر بێ بە سەرچاوێکی داهات ئێمە بەرهەم بنێرینە دەرەوە بەڵامۆی لە واقعی بینین ئەوەیە بێگومان ئەوە نییە ئێمە کەرتی کشت و کاڵ ئەستن نەک هەر ینی گرنگی پێنەدراوە بەڵکو ئەتوانم بڵم لە کەرتە هەرە خراپەکان ئێمە گرنگی تەنها بەنەوتە دەین ئەوەی لە هەرێمی کوردستانەگە باسی هەرێمکەن و لە عێراق گەڕین تەنها گرنگیمان بەنەوتدا ئەوەنە ساڵێک کە حکومڕانیمان کرد لە کوردستانە کە ئەمەش خەتەرێکی گەورە بوو وەڕاستی ئەم کۆمپانیانەی کە هاتن نەوتیان دەرهێنا لە هەرێمی کوردستان ئەمە نەوت دەرهێنان نەبوو تاڵانکردنی نەوتی هەرێمی کوردستان بوو ئەگەر بێت ئێمە نەوت ینی بەڕاستیت پێ بڵم نەوت چەند ساڵێکی دیکە وەکو سەرچاوێکی بەدیل ئەگەر کارەبا مەسەن ئۆتۆمبیلەکان بە کارەبا ئیشکەن و ئەو وڵاتانە لە شوێنی خۆیان نەوت بدۆزنەوە ئەستە نەوت هیچ بەهایەکی نامێنێ ناڵم هیچ بەهانی بە هیچ جۆرێک بەڵام ئەو بایەخی ئێستەی نامێنێ بایەخی ئێستەی نامێنێ کەواتە کشت و کاڵ تو ئەتوانی بکەی بە کەرتی پێشەنجی وڵاتەکەی خۆت بۆ ئەوەی کە هەمیشە ینی بەرەو پێشی بەری کە بەرەو پێشت بێت تو ئەتوانی سەرچاوەیەکی داهات بۆ نمونە ئەوەی کە تۆ بەرهەمێنی خەڵکی دیکە ناتوانێت بەرهەمی بێنی ئەمە خاڵێکی سەرەکیە کە ئەبێ هەرێمی کوردستان بەڕاستی لەسەر ئەمە ڕابوەستێ نقطەیە دابنێ هەتا ئێستا گرنگی پێ نەدراوەتە ئەم دەقیم لەگەڵی قسە ئەەکەم و ئەکرێ لەوە بەدوا گرنگی زۆر باشی پێ بدرێ و دامی کەرتی کشت و کاڵ بکرێت بەتایبەت ئەوانەی کە کاریان کاری کشت و کاڵی و لە چەند ڕۆژی ڕابردووە لەسەرۆکرایمە بڕێک هەنار نێردراوەتە دەرەوە بۆ وڵاتانی دەوروبەر و وڵاتە عەرەبیەکان بەتایبەت هەوڵ ئەیرێ هەندێکیش بنێرێ بۆ وڵاتانی ئەوروپا ڕاستە من لە ڕووی معنەویەوە لە ڕووی ڕەمزیەوە شتێکی گرنگکە بەڵام هەر لەگەڵ ئەو دەنگۆیە هەنار ئێستا هەناری خۆمانەوەی کە پێڵێن هەناری هەڵەبجە هەناری شارەکانی تر ینی هەم نرخەکەی بەرز بۆ تۆ ئێستا ئەو هەناری کە لە دەرەوەیە هی وڵاتانی دەوروبەر بەتایبەت هەناری سووری کە زۆر هەیە لە هەرێمی کوردستانە نرخەکەی لۆی خۆمان هەرزانترە ینی هەز ناکێ گەر بەم ڕوانینەوە مامەڵە لەگەڵ بەرەمە کشت و کاڵەکان بکەین ئەژ وەکو نەوتی لێیە بەرمیلێک نەوت لە ناوخۆی خۆماناکە ئێمای نێرینە دەرەوە گرانترە وەک لە وڵاتانی کە ئێمە نەوتیان بۆ نێرین خۆی کاکە ڕامکو ئەوەی لێرە مەبەستە ینی حکومەت لە پرۆژەکانی خۆیان ئەبێ پرۆژە لە خزمەتی تاکا بێت ینی هەر تاشی لە وڵاتە کە مەسەرەن تۆ دی نرخ بەرزەکەیتەوە یاخود مەسەن شتێک پێداویستەکانی خۆت ئەبێ پڕکەیتەوە ئەو کات تۆ مەسەرەن بینێریتە دەرەوە ئەمە سیاسەتی بازرگانی دەرەکی خۆ کە تو لە ژۆرەوە مەسەرەن سیاسەتی بازرگانیکردنەکەتەوە تو لە خواست لە بابەتەکانی خۆت ئەگەر تێر نەبوو چی ئەنیریتە دەرەوە ئەمە خراپە بەڕاستی بەڵام ئەوەی کە لێرە هەیە ئەوەی لە هەرێمی کوردستان تا ئەم دەقێش
هەنێک ئەنێرنە دەرەوە بەڵام لەولاوە هەناری با بڵێن سووری کە باسیەکەی هەنارێکە ناو بەڕادە و زۆر خراپە زۆر خراپە وە کوالێتێکەشی بەس ئەوەی کە باسی نەوت ئەەکەی بەڕاستی لێرە کارەسات لە نەوتایە یعنی ئێمە تا ئێستا نەوت هەناردە ئەەکەین ئەینێرین بەڵام لێرە حتا ئێستا نەوت نەچۆتە چوارچەوەی پیشسازیەوە ئێمە ئەوە چەندین مەسپای زۆر مهممان هەبووە لەسە لەم ڕۆژانە مەسپایەکی زۆر مهم لە کەربەلا دروستکرا ئەو مەسپایی کە لە کەربەلا دروستکرا ئەتوانێت ڕۆژانە نزگی 150,000 بەرمیل نەوت تەسپیە بکە و نەوتی زۆر باش کوالێتی زۆر باش تەسپیەکردنەکەم بەسمان لێرە چییە یعنی نەوتی سپیستە لە ماڵان نییە بۆ ئێمە لە عێراق حتا لە عێراق ڕەو کێشەیە هەیە لە عێراق ڕەو کێشە هەیە لە عێراق تۆ ڕۆژانە مەسەن 4 ملیۆن بەرمیل نەوت دەربێنی چەندێکی ئەنێریتە دەرەوە چەندێکی بۆ ناوخۆ ینی خواستی ناوخۆ بێ تێر بکەی ئەو کات و بینیتە دەرەوە بەداخەوە تا ئێستا لە عێراق ئێستا وەختی خۆی هێڵی استراتیژیمان هەبوو لە عێراق هێڵی استراتیژی کە مەسەن لە دوای 2023 پرۆسی ڕزگارکردنی عێراقەوە ئەو هێڵە تارەکانی ئەمریکا لێیاندا تا ئێستا چاک نەکراوەتەوە یعنی سیاسەتی نەوت حتا لە عێراقشا بە شێوەیەکی زۆر باش پەیڕۆ نەکراوە سیاسەتی دنیا ئەوەیە کە بەڵێ فەرمو دوا قسەی خۆ بکە فەرمو بەڵێ لە کۆتای قسەکان من ئەوەیە حکومەت هەر پلانێکی هەبێ ئەبێت هەوڵی ئەوە بداکە کار بۆ بەرژەوەندی خەڵکات و ئەو شتانی کە ئینێتە دەرەوە یاخود ئەو شتانی کە لە ناوخۆ بەکاردێت ئەبێ بۆ خزمەتکردنی خەڵک بێت و تاک لێرە مستەفید بێت نەک بە شێوێکی گشتی تاک لە ناو حیزبەکان و لە ناو ئیتر حکومەتە مستەفید بێت. بەڕێز کارزان وەهاب سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس کە لەگەڵمان بووی بێگومانەوە خەمی هەمولایەکمانە کە بەرەمەکانی ناوخۆمان هەم بگاتە ئاستی خۆژێنی پێویستەکانی ناوخۆمان پڕ بکاتەوە هەم بینێرینە وڵاتانی دەرەوە وڵاتانی دەرو دراوسێ